نەخۆشخانەکانی کەرکووک پڕ بوون لە توشبوانی کۆرۆنا و توانای وەرگرتنی توشبووی نوێمان نییە، بۆیە بە ناچاری نەخۆشخانەی کۆماری کەرکووکمان تایبەت کرد بە توشبوانی کۆرۆنا. ئەمە وتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووکە لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی فەرمانگەکە کە تێیدا هۆشداریاندا لەوەی ڤایرۆسەکە گەیشتۆتە ئاستێکی زۆر مەترسیدار و پێویستە هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. امتلاء الردهات الوبائية في عموم المستشفيات سەرجەم نەخۆشخانەکانمان پڕ بوون لە توشبوانی کۆرۆنا، بۆیە بە ناچاری هەستاین بە دابینکردنی نەخۆشخانەی گشتی کۆماری بۆ توشبوانی کۆرۆنا. ڤایرۆسەکە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار و ڕێژەی توشبوان لە هەڵکشاندایە، بۆیە داوا دەکەین لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و لە ماڵەکانیان نێنە دەرەوە تەنها بۆ کاری پێویست نەبێت. البدنية عدم الخروج من المنزل إلا للحالات الضرورية. بەڕێوەبەری بەشی گشتی تەندروستی کەرکووکیش ئاماژە بۆ ئەوە دەکات کە لە ئێستادا ڤایرۆسەکە گەیشتۆتە قۆناغی چوارەم کە قۆناغێکی زیاتر مەترسیدارە لە قۆناغەکانی پێش و پابەد نەبوونی هاوڵاتیانیش بە ڕێنمایە تەندروستیەکان و قەدەغەی هاتوچۆ هۆکارێکی سەرەکی زیادبوونی ڕێژەکەن. کە قەدەغەکە کراوە بۆ ماوەیە دیاری کراو کە 12 ساعاتە تش ئەوش بۆ هۆیەوەی کە بەرکەوتوو زیادکات کە بەرکەوتوو زیاد بکات توشبوونیش زیاد دەکات. ئێمە ئێستاکە لە لیڤڵی چوارین، یان لە مەرحەلەی چوارین لە پەتاکە کە بڵاوبوونەوەکەی لە ناو کۆمەڵە زۆر بەخێرایە و کە ناتوانین گەیشتێتە مەرحەلەیە کە خەستەخانەکانمان ئەو شوێنانەیەکەوە داوین کراوە بۆ نەخۆشەکان ناتوانێت پێشوازی لە هەموو حاڵەتەکان بکات. لە ئێستادا بە پێی دوایین ئاماری فەرمانگەی تەندروستی کەرکووک تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ڕێژەی توشبوان گەیشتۆتە 749 حاڵەت و ژمارەی ئەو حاڵەتانەی لەو ڤایرۆسە چاک بوونەتەوە 212 حاڵەتە، لە بەرامبەریشدا 27 حاڵەتی مردن بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. ئازادشکوور، گەلی کوردستان، کەرکووک.